ئەم پێغەمبەری خوایە سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ زەکەریا پێغەمبەر لەگەڵ ژنەکەیدا تەمەنیان چۆ پێشەوە تەواو تەمەنیان هەڵکشا بەڵام حەزی مرۆڤ بەردەوام ئەوەی لە ناخیەتی هەر حەزی پێ دەکا ئەم هەڵکشانی تەمەنە ئەم گەورەبوونی تەمەنە ئەم سەرسپی بوون و ئەژنۆهێشان و پشتێشەیە و سەرسپیبوونی ژنەکە وای نەکردکەوە تا مەزرۆی بوونی منداڵ لە دڵیان دەرچێ هەر بە حەسرەتەوە بوون هەر داوایان دەکرد بۆیە زەکەریای بەتەمەن ژنێکی نەزۆک تا مەزرۆی منداڵ دوعا دەکات خوای پەروەردگاریش یەکسەر دوعاکەی وەردەگرێ تەنانەت خوای پەروەردگار پێی دەڵێ منداڵەکەت کوڕیان کچە پێی دەفەرمێ مناڵێکی کوڕت پێدەبەخشم تەنانەت منداڵەکەشی بۆ ناودەنێ بۆی ناودەنێ یەحیا کە لە پێش ئەوە بۆ کەس نەکراوە بەڕێزان ئەمەی کە قورئان بۆمان باز دەکە ئەمە چیرۆک نییە ئەمە چیرۆک نییە چیرۆک نووسێک نووسی بێتی ئەمە ڕۆمانێک نییە ڕۆمان نووسێک نووسی بێتی ئەمە کەلامی خوای پەروەردگارە ئەمە قورئانە کە کەلامی خالقی ئەرز و ئاسمانەکانە هیچ شک و گومانی تێدا نییە پێمان دەڵێ تۆش ئاوا وەکو زەکەریا پەیوەندی بە ئەڵڵاوە بکە سوبحانەه وتەعالە با لە خزمەت قورئانەکەدا تەواوی بەسەرهاتەکە وەکو خۆی ببیستین پەروەردگار دەفەرمێ ذیکر و ڕەحمەتی ڕەبیکە عەبدەه زەکەریا ئەمە باسی ڕەحمەتی پەروەردگارتە لەگەڵ بەندەکەی خۆی کە زەکەریایە کەواتە تۆش ئەگەر دەتەوێ خوا ڕەحمت پێ بکا و ئاواتی دڵت بێنێتە دی ئەمانە بکە هەمومان داوا دەکەین یا ڕەبی خوا ڕەحمت پێ بکەی دەیەوێتەوێ خوا ڕەحمت پێ بکە ئەتەوێ ئاواتی بەدی نەهاتووت بێنێتە جێ وەرە ئەم نمونەی زەکەریا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ بێنە بەر چاوت و لە قورئانە بیخوێنەوە کارلێکی لەگەڵ بکە لە ژیانی ڕۆژانەی خۆتدا جێبەجێ بکە و ئەو یەقینەت هەبێ کە خوای پەروەردگار کە ئین الله علی كل شیء قدیر چۆن ئەو مستەحیل و مەحاڵەی زەکەریای هێنایە جێ ئەو کارش کە لەلای تۆ لەلای تۆی کوڕ و کچ لەلای تۆی ژن و پیاو لەلای تۆی کاسبکار لەلای تۆی خوێندکار و زانستخواس بە مەحاڵی دەزانی دڵنیابە بۆ خوای پەروەردگار زۆر ئاسانە مادام داواکەت ڕەوایە شەرعیە مافی خۆتە پێشێلکردنی مافی خەڵکی نییە